باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند چاکسازیەکانی هەشتی تەمووز و ڕۆژانی دواتر هەڵوەشاندنەوەی کودەتا بوو. وتیشی گۆڕانکاری زیاتر لە ناوخۆی یەکێتی و هەرێم بەڕێوەیە چونکە پێشتر کارێک کرابوو کە خەڵک یەکێتی نەدەناسیەوە. ئەمە هەڵوەشانەوەی کودێتا بوو. دەمێک ساڵە کودێتا کراوە لە ناو ئەم حزبە. باسی لاهورەکەی لاهور دەستگا ئەمنیەکانی بەکارهێنا بۆ ئەو کودێتایە کە ئێمە هەڵمان وەشاندەوە. ئەمە حزبی جەنابی مام جەلالە، ئێمە حزبی سۆشەڵ دیموکراتین. ئەم حزبە ئەوەنە دوور بوو لە پرینسیپەکانی مام جەلالە، ئەوەنە دوور بوو لە سۆشەڵ دیموکراسی، خەڵک ئەم حزبەی ناناسیەوە. باڤڵ تاڵەبانی لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ ڕۆژنامەنووسان ئاشکرای کرد لەناو ماڵەکەی خۆی ژەهر خوارد کراوە و بەڵگەی تەواویشی لە بەردەستە. من جاسووسم ناو ئەم ماڵە دۆزیوەتەوە، نەجاسووسی حیزبێکی تر یان وڵاتێکی تر، جاسووسی دەستگای زانیاری. بەڵێ من دەرمان خوارد کراوە، بەڵێ من بەڵگەم لایە، بەڵێ من ئێترافی خەڵکانم لایە، شتی تریشم لایە. بۆ بڵاو نەکراوەتەوە زۆر زۆر وازەحە، چونکە من ئێستا مناقەشەی ئەوە ئەەکەم، یەک ئەمە بدرێت بە مەحکەمە، دوو لەکوێ بدرێت بە مەحکەمە. ئایا لە کوردستانی دەم بە مەحکەمە ئەم کەیسە یان لە وڵاتێکی تر؟ باڤڵ تاڵەبانی ڕاشی گەیاند لە دوای چاکسازیەکانی هەشتی تەمووز خەڵک و بازرگانان و کادرانی یەکێتی دەتوانن بە ئیسراحەت بخەون چونکە حیزب دوور خراوەتەوە لە سەرانە وەرگرتن و بازرگانی. گۆڕانکاریەکی زۆر ڕووی داوە لە ناو ئەم شارە. من ڕەفیقم هەیە لە ناو شار، من سەدان نامەم بۆ هاتووە، دەستخۆشیمان لێەکەن. بیزنسمان ئەڵێ ئەم شەو من ئەتوانم بخەوم، ئەم شەو من ئیسراحەتەکەم، من لە هەشتی مانگەوە سەرانە نادەم بە ئەم و ئەو. ئەوە نەما. حزب دوور کەوتەوە لە بیزنس، حزب ناوی کەسم نەهێناوە، باسی هیچ شخصێکم نەکردووە، حەزی شەکەم ئیمتیحانمان کەن، مراقب بن کە بیزنسمانێک هاتە پێشەوە وتی ئەمە ڕوویداوە وەرە پێم بڵێ بزانە هێڵم یان ناهێڵم. دڵنیابە گۆڕانکاریەکی زۆر زۆر بەڕێوەیە. لەبارەی هاوپەیمانی کوردستانیش هاوسەرۆکی یەکێتی ڕایگەیاند هاوپەیمانێکی زۆر باشە و هەوڵ دەدەن دوای هەڵبژاردن لایەنی تریش بهێنە ناو هاوپەیمانەتەکە بۆ ئەوەی لە ناو هەرێم باڵانسی هێز بەرامبەر پارتی ڕاست بکرێتەوە. ئێمە ئێستا هاوپەیمانیەکمان هەیە لەگەڵ گۆڕان، وەزعیشمان زۆر زۆر باشە. ئیشەڵڵا ئەوە ئەڕوا بۆ شوێنی تریش. ئمە بەرنامەکەمان هەروانیە لەگەڵ گۆڕان بۆ یەک انتخابات نزیک بینەوە، بەڵکو ئێمە بتوانین بەیەکەوە لایەنی تریش داخڵکەین و هەدەفی ئێمە ئەوەیە بەڕاستی کە باڵنسی هێز لە کوردستان ڕاستکەینەوە، باڵنسی هێز بەرامبەر پارتی دموکراتی کوردستان ڕاستکەینەوە. بەڵام دووبارە یەکەمەوە زەڕورە بۆ ئێمە لە بەغا کورد یەک ڕیز بێت. ئەگەر ئێمە یەک ڕیز بین بەقوترین بلۆکە بین لە بەغا. ئەم لێدوانانەی باڤڵ تاڵەبانی لە چوارچێوەی دیدارێکدا بوو کە نوێنەری دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێم چەندین پرسیاریان دەربارەی ناوخۆی یەکێتی و هەرێم و ناوچەکە ئاراستە کرد.